ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براتێن. سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی سەرنج و بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تر پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکە تایبەتە بە پرۆسی هەڵبژاردنەکان، بەڵام ئەو پرسەی کە تایبەتە بە ئەو زیادبوونە لە ڕادەبەردەی دانیشتوانی هەردوو پارێزگای هەولێر و دهۆک تا چەند ئەم زیادبوونە کاریگەری دەبێت لەسەر پرۆسی هەڵبژاردن وەک هەندێک لایەن باسی دەکات و ئەمە ماوەیەکە باس لەم پرسە دەکرێت تا ئێستا وەک هەندێک لە پەرلەمانتارەکانی پەرلەمانی کوردستان داوایان کرد کە لژنەیەک لە پەرلەمانی کوردستان پێک بێنێت بۆ بەدەداچوون و خستنەڕووی ڕاستیەکانی ئەم پرسە. تا ئێستا ئەم پرسە ئەم کێشەیە یەکلایی نەکراوەتەوە و سەبارەت بە دوا پێشات لەبارەی زیادبوونی لە ڕادەبەدەری دانیشتوانی پارێزگای هەولێر و دهۆک نزیکەی 20 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی شاری هەولێر داوا لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و کۆمیسیۆن و وەزارەتە پەیوەندیدارەکان دەکەن لە نزیکترین ماوەدا بەڕەسمی ژمارەی دروستی دانیشتوانی هەرێم و پارێزگاکان بۆ ڕای گشتی ڕوون بکرێتەوە لە ڕاگەیاندراوێکدا کە وێنەیەکی نێردراوە بۆ سەر جەم دەستگاکانی ڕاگەیاندنتیدا 18 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە هەولێر داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە ڕاست و دروستی ژمارەی دانیشتوانی هەرێم یەکلایی بکرێتەوە و لە بەشێکی ڕاگەیاندراوەکەدا دەڵێن ئێستا دانیشتوانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەر یەکە لە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانن، بەڵام سەرهەڵدانی باسکردنی زیادبوونی ڕێژەی دانیشتوانی هەرێم بە جیاوازی پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە و بە شێوەیەکی ناسروشتی و لێدوانە ڕۆژنامەوانیەکانی لایەنە سیاسیەکانی هەرێم بە شێوەیەکی گومانبوون لەسەر ڕێژەکە هەوڵاتیانی هەرێمی تووشی بێ ئومێدی لە پرۆسەکە کردووە. ئەوەش دەڵێن کە ئێمە وەک کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە شاری هەولێر بە ئەرکی خۆمانی دەزانین کە داوا لە ئێوە بکەین لە نزیکترین ماوەدا بەڕسمی ژمارەی دروستی دانیشتوانی هەرێم و پارێزگاکان بۆ ڕای گشتی ڕوون بکرێتەوە لەبەر ئەوەی مانەوەی ئەم بارودۆخە گوماناویە لەسەر ڕێژەی دانیشتوان سوود بە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردنەکانی هەرێم ناگەێنێت. بەڕێزان ئەم کێشەیە تا ئێستا وەک ئاماژەمان پێدا لە هەرێمی کوردستاندا واتە لە هەرسێ پارێزگاکەی هەرێم یەکلایی نەکراوەتەوە لە کاتێکدا کە لە پەرلەماندا ئەم پرسە وروژێنرا و 39 پەرلەمانتار ئیمزایان کۆ کردەوە بۆ بەدواداچوون و خستنەڕووی ڕاستیەکانی ئەم پرسە وەها پێکهێنانی لژنەیەک سەبارەت بە چارەسەرکردنی ئەم پرسە، بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە و دەپرسین ئایا تا چەند ئەمە کاریگەری دەبێت لەسەر پرۆسی هەڵبژاردن، هەروەها لە ئەنجامدا کاریگەری دەبێت لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن. ئەمە لە کاتێکدایە کە تا ئێستا چەند لایەنێک ئەوە ڕەتدەکەنەوە و چەند کەسێتیەکی سیاسی لە هەرێمی کوردستان کە سەر بە چەند لایەنێکی سیاسین ئەوە ڕەتدەکەنەوە کە هیچ زیادبوونێک ڕووی دابێت لە ژمارەی دانیشتوان ئەگەر بە جۆری کتێب بڵێن ژمارەی دەنگدەران بۆ دەنگدان بە هەندێک لایەنی سیاسی لە هەڵبژاردنەکاندا. بەڵام ئەم پرسە لە ئێستادا بە هەندێک بەڵگەوە خراوەتە ڕوو لەلایەن هەندێک لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن و تەنانەت پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەم بەڵگانە لەگەڵ وەزارەتەکاندا گفتوگۆی لەسەر کراوە، لە دانیشتەکاندا گفتوگۆی لەسەر کراوە، بەڵام تا ئێستا نەگەشتون بە هیچ ئەنجامێک. لەو بارەیەوە دەکرێت ئەوەش بپرسین کەواتە چی بکرێت بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت پێش ئەوەی ئێمە نزیک بینەوە لە وادەی هەڵبژاردنەکان و کاریگەری هەبێت تەنانەت لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکانیش بە جۆرێک و کاریگەری لەسەر دەرونی لایەنگرانی ئەو حەزبانە کە لە ئێستادا چەندین گرژی ئەم هەرێمە پەیوەست کراوە بە هەڵبژاردن و بە پرسی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان. یەکێک لەو پرسانە ئەم پرسەیە کە زیادبوونی لە ڕادەبەدەری ژمارەی دانیشتوانی هەردوو پارێزگای هەولێر و دهۆکە کە تا ئێستا وەک ئاماژەمان پێدا چارەسەر نەکراوە. بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv ڕاو تێبینی و سەرنجەکانتان بنێرن، هەروەها دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. یەکەم پەیوەندیمان کاک دڵشاد لەگەڵماندایە لە زاخۆوە. سڵاو لێبێ کاک دڵشاد فەرموو. زۆر سپاس دەکەین، ئێوارەت باش کاک دڵشاد فەرموو. سەبارەت هیچ ڕاستیەک بوو نینە. بەڵێ.
هیچ راستیک بونینه همی درویت اپوزیسیونین او همی زانن در ناچن پارتی حزب که به حزب کم بتل هریما کردستانه بجا تیم هندی تیم نظام ده چاشن پارتیه بجا تومت از یخن پیش پارتیه هکر راست بد اندام کمیسیون بلند یا بالا و عراق نحکفن ایکشانا پارتیه ایکشانا ایکتیه هکر راست او کسی ایکتی دا بجد راسته 95,000 کسان حولی دور که ذکره بس هیچ راستیت بولینه نظام دو چاوا خواه برانبری خرکیاری ما کردستان هندک قصا کن و گوتنا کن همه بجن پارتی 95,000 دنگل هر حولی دور که ذکره دراوه که آشان هرگرتیه دراوه بله یک زانم در ناچن زانم پارتی دی حزبی و کمش به هندی ود بیجن پارتی بەڵێ سپاس بۆ کاک دڵشاد لە زاخۆ بە هەمان بۆچوونی کاک دڵشاد لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کازم محەممەد نووسیوەتی ئۆپۆزیسیۆن ڕاست ناکات ئەگەر بەڵگە هەیە با بیخەنە ڕوو جەماوەری کوردستان تێری خوارد لە چاواشەکاری هێرش کوردش نووسیوەتی بەڵێ کێشە دروست دەکات چونکە دەبێتە هۆی ئەوەی دەنگی ناڕاستەقینە بچێت بۆ لایەنێکی سیاسی دایکی ئاوات لە هەولێری پایتەختەوە سڵاو لێبێ دایکی ئاوات فەرموو سڵاو لە خۆشت ئەم کاتەوە باش بەڕێزم هەموو کاتێکت باش فەرموو زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڕێزم بەنسبەت دەنگدانەوە من وەکو هاوڵاتیەوە بەناوی خۆمە قسەکەم دەنگ بە کەس نادەین ئێمە هەر بە عایلەوە بە کایەفە و بە بنەماڵەوە دەنگ بە کەس نادەین لەبەر ئەوەی چەند ساڵە ئێمە لەم شارەی تەنەها دەردەنگمان داوە ڕاکەڕاکەمان کرد و چیمان بۆ کراوە من مناڵێکم کە مەندام ئەچمە دایرە لە مەعاشەکەی خۆی بیدەنێ نایدەنێ مەعاشەکەی کابرایەکی بەرپرسێگەیخوا هەرجوابیش ناداتەوە دوێنێ شەو بە بەڵگەوە ئەلێم چوومەتە دوو تەواری نەخۆشیەکەم بدو بۆ یەک ئۆکسجینێ بە خاخێک گوتیانە نیمانە دێنی لە بازاڕی فرۆشتنەوە با حکومەتی هەرێم بێت ئەمانە مەحاسەبە بکە خەڵکەکە بۆیە هەمووی بەگلەیە خەڵکەکە بۆیە هەمووی هەستاوە ئێستا دوێنێ هاتووی ناونیستەکەن دەنگ بدەن شتێکتان بۆکەین یان ئەگەر دەنگ نەکەین بۆمان نادەن بۆمان ناکەن شتەکە ئەو شتەمان هەر ناوێت خێرەمان لەخواوێ سپاس بۆ دایکی ئاوات لە هەولێرەوە کاک سەرکەوت لە سلێمانیەوە فەرموو کاک سەرکەوت ئەم کاتە باش هەموو کاتێکت باش کاک سەرکەوت دەستخۆتاوەکە لەسەر چییە؟ تایبەتە بە زیادبوونی لە ڕادەبەدەری دانیشتوانی هەردوو پارێزگای هەولێر دووهۆکواتە ئەم پرسێک کە تا ئێستا چارەسەر نەکراوەوە وروژێنراوە لە نێوان لایەنە سیاسەکان وە کاریگەری ئەم پرسە لەسەر پرۆسی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان وڵای و کارێکی زۆر مەترسیدارە چونکە کارەکە لەسەر ڕێژەی دەنگەران و ئەو تاسەش کۆمیسیۆن بە وردی وەڵامی خەڵکی نایەوەتەوە لەسەر ئەو پرسە بەڵێ کاک سەرکەوت کاتی زیاتر دەدێنێ بۆ وەڵامدانەوە کاک دڵشاد لە زاخۆ پەیوەندی کرد باس لەوە دەکات کە دەڵێت ئەمە چاواشەکاری ئۆپۆزیسیۆنە پێت وایە هەموو ئەو گرژی سیاسیانەی کە ئێستا هەن لە هەرێمی کوردستان کە هەندێکیان پەیوەست دەکرێن بە هەڵبژاردنەوە هەندێک دەڵێن ئەمە بانگەشەی پێشوەختی هەڵبژاردنە پێت وایە ئەم پرسەش دەچێت ئەو چوارچێوەیەوە یان ئەمە کێشەیەکە دەبێت بخرێتە ڕوو دەبێت هاوڵاتیان ئاگاداری بن نەخێنم پێم وایە چونکە بەس ئۆپۆزیسیۆن قسەی لەسەر ناکا ئەندام پەرلەمانەکان یەکێتیشن باسی لەسەرەکەن بەڵێ سپاس سپاس بۆ کاک سەرکەوت لە سلێمانی پەنا لە هەولێرەوە لەگەڵماندایە سڵاو لەبێ فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین پەناخان هەموو کاتێکت باش خۆشی بەرنامەکەتان لێکم هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەین پەناخان بەنسبەت دەنگ من بەڕێی خۆم من دەنگ نادەم بە هیچ لایەنێک لەبەرەوەی ئەمرم 25 ساڵە تا ئێستا 250 لە حکوومەتی هەرێم ئیسفادە نەکردووە ئەو تەمەنەم هەیە تا ئێستا خۆم بەڕێوە بردووە و وابزانم چ دەنگیش بدەم و چ دەنگیش نەدەم هیچ ناکرێ بەڕای منیش بەرنامەکانە تیرروپشکەکان فرتوفێڵەکرێ و جا لە دەنگدانە نەکرێ لە دەنگدانە هەر ئەکرێ ئایا دەنگ بدەیت دەنگ نەدەی هەر فرتوفێڵی دیاکرێ ئێستا سندوقی دەنگدانی ژواخەریکە دەست پێکە ئەو جا هێشتا فرتوفێڵ ئاشکرا بۆ جا ئاخیری شێبێ ئەوەندا لە سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆ تۆش کاک سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار کاک شۆنجان ئێوارە باش ئێوارەت باش کاک سەردار خۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دەکەم کاک شۆنجان لەم ماوەی پێشەوە زانم وەزیری پیلاندانان وەزیری بازرگانی عێراق
کردنەوەی تیا لەبارەی داکردنی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەڵێ وەزانم لە کوردستانی لە هەموو پارێزگاکان زیاتر خەڵک دەستیایی کردووە بەڵام ئەوە ئۆپۆزیسیۆنەکەەوە پێش وەخت هەچێت ئەوە حیناژوڵێنە لەبەرەوەی کە ئەزانێت سوور ئەزانێت لە هەولێر و لە دۆهۆ کا سفرە دەنگ ناهێنێ کە دەنگیشی نهێنا ئەیتر مەجبورە لە ئیسۆ بڵێ وەڵا ئەم خەڵکە زیایی کردو تەزویرا دەکرێت ئەگەر ئەوان ڕاز دەکەن دەی خۆ لە سلێمانی خەڵک زیاتر زیایی کردە بۆ لە هەولێر دۆهۆکە خۆ ئەو بەڵێ کاک سەردار ئێمە کاتی زیاتر دەدەینێ بۆ وەڵامدانەوە پێت وایە ئەگەر وا بێت ئەم کێشەیە ئەگەر وەک خۆتەڵی ئۆپۆزیسیۆن ئەم پرسەی وروژان دەبێت پێویست ناکات کە بە ئامار لایەنێکی پەیوەندیدار بە ڕسمی ئەم بخاتەوە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی لای هەموو کەسێک ئاشکرا بکرێت کە ئەمە دروستە یان نادروستە ئەم پرسە یاخود ئەم هەواڵە لەم ئەوازم بە ئامادەبوونی ڕاگەیاندنەکانیش بوو وەزیری پیلاندانان ڕاگەیان کە ئەڵێ بەو شێوەیە کە ئەو خەڵکە باسێکە ئەوۆچن باسێکا بە هیچ شێوەیە لەو ئەوە زیایی نەکردو بەڵام ئەوەی کە ئۆپۆزیسیۆن ئەو حاڵەتی جوڵانەوە تەنها لەبەرەوەی کە دەنگ نایێنێت هەمومان ئەزانین لە کۆیە بۆ دیوە ئەوان دەنگیان نییە لە جارە لە دۆکە بەتایبەتی گۆڕان سفرە یەک دەنگ نایێنێ باوەڕ ناکەم تەپڵەکێکیش بێنێ نەکورد یەک دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس بۆ کاک سەردار زردەشت لە دوهۆکەوە سڵاو لێبێ کاک زردەشت فەرموو سپاس بۆ تاوارێتە سپاس بۆ تۆش نسبت دەنگدەر و زێدەکردنی از باوەڕکەم چونکی بۆ نمونەت انتخابات 2009 کە ئەف چاتێت ڕۆژە تایبەتی پۆلیس ئاسایش پێشمەرگە ڕۆژە تایبەتی دەنگی هەی و جەل وەختە جەل ماڵێژی ڕۆژە جارەکاتی دەنگی خود دەنەدە دەنگی وەل هەردوو جایە هەی از باوەڕکەم شێوەک ئەس پێشمەرگە دەنگی من هەردوو جایە بوو ڕۆژە تایبەتی و ڕۆژە دژی بل پشت واقعية هميش الزانة انتخابات 2009 ورجع دنج دانة دنج خاصة هي جل عائلة دنج ولا استدعي نسبتها دون كي 2009 وصل بعد دور كم پشت واقعية وزد حقيقة قوية هميش تشمل جوات الجوار قدام تباش سپاس بۆ کاک زەردەشت لە سلێمانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئازاد ئاڵتون نووسیویەتی بەڵێ کێشە دروست دەبێت چونکە معقول نییە وا دیارە لەو دوو پارێزگار کەسێک هاوسەرگیری کردووە ئەوە هەمویان وەک خۆی ئاماژەی پێداوە هەرچەنە و زۆر ڕوونیە مەبەستی ئەوەیە کە ڕێژی لەدایک بوون لەو خێزانانە زۆر دەبێت. ئەمیر مراد نووسیوێتی ئێوە دووشت لە یەک جیا بکەنەوە ژمارەی دانیشتوان زیاد نەبوو بەڵکو ژمارەی ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەیە زیاد بووە بەڵام بەپێی هەندێک بەڵگە ژمارەی دانیشتوانی زیاد بووە لەو ناوچانە بۆ ئێمە بۆ شێوە ئاماژەمان پێداوە ڕەنگە هەندێک دەنگدەریشی تێدا بێت بەپێی بەڵگەکان بەڵام ئێمە بەڵگەکان لەبەر دەستمانە نییە نەما خستۆتە ڕوو تەنها وەک ئەوەی کە باز دەکرێت و ئەوەی کە هەیە و ئەوەی کە لە ئێستادا گفتوگۆی لەسەر دەکرێت ئەوە ژماری دانیشتوان زیادیان کردووە. سایب یاسین نووسیوێتی ئەمانە هەمووی پرۆپاگەندەی هەڵبژاردنە ئۆپۆزیسیۆن دەیکات. بەڵام پەیوەندیەکتر لەگەڵماندا بەڕێزان. کۆچەر لە زاخۆ سڵاو لێبێ فەرموو. سڵاو ڕێز کاک شوان دەستخۆشی بەڕنامەی تاکەم. زۆر سپاس دەکەین کاک کۆچەر. ئەستی بابەتێکی گونجایە هەڵبژاردی. باشە ڕایە من ئۆپۆزیسیۆن هیچ لایەنێک چ بەرگانینم بۆ بێ چەندی چونکی ئەوە دراوە ئاشکرا. باشە چاوە دێ زیاد پێیان ڕیدەدن. بێت ئامار و پڕێژە ئەم ئامار و پڕێژە باخەبن. بەڕێز وەزیری پلاندانانی گوت پێچەوانەی وێ چەندێ هەمێ. السلێمانیە حەقیقەت دەنگێ زیرەکیری. السلێمانیە دەنگێ زیرەکین. دەنگی پارتیشکی بێگومان هەردوو دەڤەرە زێدەیە. ئەوەژی ڤەرگەرت بۆ فەوتاندن و فۆشلا ئۆپۆزیسیۆنی کوش قەتەسن ژبلی وا قەسانەشین چ قەسیدی بێژن. باشە ڕاستە هەگە ئۆپۆزیسیۆن ئاقلانە قسە بکرد بلا وا قەسانە بێژن چونکیش بلی ڕێکلامی پێوەتر بوو پارتیە چ شولا ناکرد. وقتی پیشتن فلان ناوچی فلان ناوچی زیاده کردی او رکلامی بومد کرد بیشتر بود چه رکلامی بومد کردن راست اپوزیسیونی زیاده کردی مزید دنگ خواب پتری تیناتی بەڵە سپاس بۆ کاکۆچەر بەرەزان پێش ئەوەی ناوبەڕێک وەربگرین بڵند لە کۆیە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک بڵند فەرموو. ئەلۆ ئێوارە باش زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک بڵند. باشی پێشەشی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەین. زۆر سپاس دەکەین. ڕێشی جوانتر و جوانتر زۆر سپاس. وەڵی من وەکو هاوڵێت دێنایم بەشداری دەکەم. بەڕێی من هەر کەس بچیتن لۆ دەنگدانێ نەچیتن باشترە. ئەو کاتێک ئیشیان بە خەڵکە وەختی سەوددانە دەگەڕێنە ماڵەکان واتان بۆ دەکەین واتان بۆ دەکەین. کەسی لە پاشانیش ئاوڕێک لەو خەڵکی نادەنەوە نە ئیشێک بۆ خەڵک دەکەن نە شتێک. بەچی هەر دامودەرگایەکی ئەگەر سەر بەلایەنێک نەبی ئیشت بۆ ناڕواتن. چ بەلایەنی ئۆپۆزیسیۆن چ بەلایەنی بەدەستەڵاتدارەوە. بەڵێ.
هەرکەس تاوەشانی بۆ خۆی دەکاتن ئەو دەڵێت سەوت زەمون ئەو درێوها ئەو حالا ئەوە دەکەن کەسیدا بۆ شکەشیت ئەویان نییە بەرایان نییە بە چاوی کامیەکان قسە بە یەکتریەوە ئەرێن لە پاشانیش لەگەرێکەوە لەسەر بنەوەی هیچ حیبیان نییە ئەو هیوادارم خەڵک لە خۆی تێبگە بەسە ینی خەرشان ئەوە چەند سارە خەڵک تێر لۆ شتانە خەڵک هەڵ دەخەرتێنم بە درۆ دەرەستە و بە بەسە تاکەن با ئیش بۆ خەڵک بەڵە سپاس بۆ کاک بڵند و چانێک و بەردەوامی لەگەڵتان بەڕێزان. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان کاک ئەحمەد لە کەرکووکەوە لەگەڵماندایە فەرموو کاک ئەحمەد. هەموو کاتێکت کاک ئەحمەد فەرموو. پێش ئەوەی بچمە ناوتەوە خۆ چەمەرادرێک ژۆم لێ بوو ئێمە دەنگ نادەین ویشمان بەڕەکەمە داوا دەکەم بچن بۆ دەنگدان بە سپێسی بیکارنایی بۆ ئەوەی مەجاری تەزویر لە دەسەڵات بگرن بەنسبەت تەوەرەکەتەوە ئەڵەی چ تەسیرێکی بێت تاوان چۆن تەسیری نابێت ئەی چۆن 200,000 دەنگ چەند کورسی ئەکات طبعا ڕێژەی دەنگدان لەو دوو شارە لە هەولێر و دۆک باڵاوسی ئەوە حیزبە زیاد دەکات ئەویش بە چیە بێ بە تەزویرە بێت جا لەبەر ئەوە ئێمە دەبێت باموشەوەیەک پێش هەڵبژاردن یعنی ئەو مەسلەیە دەبێت چارەسەر کرێت دەبێت بە ڕوونی لایەنی پەیوەندیدار وەڵام بداتەوە بۆچی وا زیادی کوردووە چۆن شتی وا ئەبێت تا هەندێکەس دەڵێت ئەمە هینە بەهانەی ئۆپۆزیسیۆنە لە سلێمانی زیاترە برادێک وای ئەگەر لە سلێمانی زیاتر ئەو پەرلەمانتاران ێژێتی خۆیان وا دەڵێن ئەڵێن سپاس بۆ کاک ئەحمەد لە کەرکووکەوە بەرزی لە شێخان و لەگەڵماندایە سڵاو لەبێ کاک بەرزی فەرموو. الو بەڵێ کاک بەرزی ببوورە من بارزانم نە کاک بەرزی ببوورە فەرموو کاک بارزان. کاک بارزان لە شێخانەوە نازانم مەوزوعەکە لەسەر وا بزانم لەسەر دەنگدانە لەسەر زیادبوونی ڕێژەی دانیشتوانی پارێزگای دهۆک و هەولێر وەک باس دەکرێت و تا ئێستا چارەسەر نەکراوە کاک بارزان. بەڵێ بخۆی بە تاکید وایە چارەسەر نەکراوە چکە ئێستا من وەکو سیاسێت ئەدولم لە کەزای شێخان لە کۆمەلگای کەلەیچی هەندێک کەس دێن دوو ناویان مەوجودە کە چی کتابێکیانش بۆ هاتووە ئەڵێ لە بەغاوە ئەمە هاتوو ناوێرین دەستکاری بکەین لێژنا این کتابەکە 2010 لە 2010 هەندێک کەس دوو ناوی هاتووەوە مافی تەنگدانی هەر لە قەچلەی دۆک ئەمە تەزویرێکە لایە لە لایەکی ترەوەش با بزانم ئاوارەکانی سووریا ئەوانەش سپاس بۆ کاک بارزان ناجی لە دهۆکەوە لەگەڵماندایە سڵاو لەبێ کاک ناجی فەرموو. مرحبا برا مرحبا کاک ناجی. ناجیش دهۆکێ گەلتە خۆشحاڵین کاک ناجی فەرموو. برا ئەرێ ئەگەر شیناوی یا خستنەوە ڤە گازندا ئەبێت ئەم سەر تەلەڤیزیۆنێ بکەین ئەگەر ئەم هەمی وی تشتی بخۆ بکەینە پاڵ پشتێک و بینە دەنگێت خوددەنگ هەمی بێنە دەنگدانێ و vê araya vê nisba ya ihsaya ve dijîta hindel dihûkê û hevlêrê zêde erê mayet partî tinê ne erê mayet yeketî tinê ne eve dengekê zêde dike eve hêcata bila em va tişta rakên daniya memiyekî birayetê kişine dengdanê çunki eve herkeke ser milletme hemiya ez milletê me hemiya eve evî xakî lazim e parêzîn vî milletî parêzîn ne guya xwe bideyne vî eveş vî vê cêhenê hat eveş cêhenê hat ev em dêr vî mayê eva me hey jî dêj dest me çî em hîvî bikeyn ku hemî سپاس بۆ کاک ناجی لە هەولێرەوە کاک بێکەس لەگەڵماندایە فەرموو کاک بێکەس. زۆر سپاس دەکەین کاک بێکەس. سەبارەت بەو ئەو پرسەی هینگۆ بەڵێ لە هەولێر زیادی کردێت چکە برادرم هەیە بەخۆی وەی گوتیە بەرێ هەویەمان وەرگتیە برادرم هەیە. بەڵێ کاک بێکەس. سەوار بەو ئەوی ئەو وەزی ئەوی قسەی دەکاتن بەڵێ دەرێ زیاد نەکرێت لەوانەیە ئەو سیارەکانی ژمار بی بەش ئەو نەفەرەکانی نەژمار سیارە زیاد بەخۆ
سپاس بۆ کاک بێکەس لە هەولێرەوە هەر لە هەولێرەوە کاک محەممەد لەگەڵماندایە فەرموو کاک محەممەد. السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. والله ولو تەوەرە جوانە و لە کاکەشوان و لەو بەرنامە قەشەنگە. زۆر سپاس دەکەم کاکە محەممەد. من حەزم لێ دوو ئەحداث باس بکەم لەگەڵ پێشنیارێکە هیوادارم تۆزە کاتەکەم بۆ درێژکەنەوە ئاکید بەلەوەی کە کاتەکەم بەزا ناکرێت. فەرموو کاک محەممەد ئەگە قسەکان تەواو نەکرد دڵنیا بەلەوەی کاتەکە زیاد دەکەین. سپاس دەکەم دەست خۆش بێت. سپاس دەکەم. عمەری کوڕی خەتاب ڕزای خوا لەسەر بێت هات بۆ لای هاوڵەکان سەیران کرد هاوڵەکان گریان لە عمەری کوڕی خەتاب کرد وتیان جلوبەرەکەی تۆ درێژە. عمەری کوڕی خەتاب ڕزای خوا لەسەر بێت وتی عەبدوڵڵا کە عەبدوڵڵا کوڕی ئیمامی عومەر بوو وتی من لە جلەکەی خۆمدا ئەڵواکم نەوەکی من زیاترم بەرکەوتوێ. یعنی سەیری کە لەم وڵاتەدا ملیارها دۆلار دەڕوا کەس لێ ناسچێتەوە لە سەی دەرناکرێ و شتابەت لێرا ناکرێت. ئیمام عومەری کوڕی عەبدوڵعەزیز کە خەلیفەی پێنجەمی مسلمانان بوو لە نوێژی هەیری دوعاکەوت هاوڵان گرەیان کردوتان بۆچی خەلیفەی مسلمانان دوعاکرێت لە نوێژی هەیری کاتێک لێکۆڵینەوەیان کرد سەیریان کرد عومەری کوڕی عەبدوڵعەزیز ڕزای خوا لەسەر بێت چاوەڕێ ئەکات جلەکەی نووشک بێتەوە تاوەکو بچێ بۆ مزگەوت لەبەریکە یعنی سەری کە چەندە نەبوو بووە لەوانەیە کەسێکی ئەیمانی بڵێ وەڵا ئەمە ئەو پەڕی جەزیرەیەکی بەدەست بووە ئەم کابرا 36 ویلایەتی لەبەردەست بووە 36 ویلایەت سەیری کرد. هیوادارم پێشنیارێکش بۆ کەڕانەکەتان کە ڕاستی ئێستا بارودۆخی کوردستان نعی لە ڕووی هیچ سیاسی و زۆر ئاڵۆزە بەڕاستی ئەم توڵەندار دەکات هیوادار نعی لە ساعت هەشتا دەشی بین دام چۆن پارتی جوابی چێتی و پارتی جوابی گۆڕانداتەوە چ هەرایەک دەخەومێ ولو پێسویش ئەو هەر هەبوو بەردەوام ئەوها دەبێت ئەگەم عەقلە پێ سیاسە حکومکە و دەو جۆرەش ئۆپۆزیسیۆن حکومکە. بەڵێ کاک محەممەد درامای عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لەسەر بێت کە زنجیرە درامایەکی زۆر بەقوتە هیوادارم پێشکەش کرێت. سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە هەولێرەوە. بلال کەریم نووسیوێتی کە زیادبوونی دانیشتوان زۆر کێشە دروست دەکات بۆ هەڵبژاردن. ڕۆن شەفیق نووسیوێتی بەڵێ کێشەی زۆر گەورە دروست دەکات و گۆڕانکاری لە ئەنجامی هەڵبژاردنەکان دەکات لە بەرژەوەندی لایەنێک ئەمەش دوورە لە پرەنسیپەکانی دیموکراسی بۆیە پێویستە ڕێی لە بگیرێت و چارەسەر بکرێت. سنوور لە بریتانیا و لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاک سنوور فەرموو. ئەم کاتت باش کاک زۆر سپاس دەکەین کاک سنوور هەموو کاتێکت باش. دەستخۆشی ئەوەرەکەت لێکەم زۆر سپاس پەیوەندەکەمتان وەرگرت. سپاس بۆ کاکە بەنسبەت سپاس دەکەم بەنسبەت من دوو پرسیارم هەیە کاک شوان هەتا ئێستا دیار نییە لای من لە بریتانیا بەنسبەت دەنگدانەوە لە ئەوروپا ئاکرێ یان ناکرێ ئایا گەر کرا دەنگەکانی ئێرە حسابە کرێ بۆ ئەوێ بەنسبەت کوردستانەوە ئەمە یەکەمیان. دووەمیان بەڕای من دەنگدان لە کوردستان بڵێم لە 175 جێی خۆی گرتووە بەڕاستی ئینکار ناکرێت چونکە لە دەنگدانی ڕابردووە یعنی هەموو لایەکان بەباشی کورسیەکانیان چۆنەڵی دەنگدانەکانیان ئەوە نەبوون کە بڵێ تەزویراتی تیا کراوە بۆ نمونە. سپاس بۆ بەشداریکردنی کاک سنوور. ئەحمەد لە چۆمانەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. کاتە باش هەموو کاتێکت باش کاک ئەحمەد. بەڵێ بەنسبەت تەوەرەکەتان ئەوەی سەرژەی دەنگدەران زیادی کردووە لە ئەو دوو شارە هەولێر و دهۆک ئەو شتە هەر بەخسەدا بێ ئەبێ مەسەلەن دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بۆ ڕاگشتی شت کەناو کە ڕێژەکە چۆن زیادی کردووە و سەربەخۆ نابێ ڕێژەکەدا چونکە حیزبی دەسەڵات هەموو ڕێگایەک بەکاردێنێ بۆ تەزویرات. بەڵێ کاک ئەحمەد. بەداخەوە پەیوەندەکەی کاک ئەحمەد لە چۆمانەوە پشڕای وەداریم توانای پەیوەندی کاتەوە. باخەوان لە سلێمانیەوە فەرموو کاک باخەوان. جان و کاتە باش. هەموو کاتێکت باش کاک باخەوان. زۆر تاسە وەڵام بە سرعیت بابنە قسەکانی کۆم بکەم. جارێ لەلای ئەوە کۆمسیۆنی سەربەخۆی عێراق طبعا کۆمسیۆنێکی سەربەخۆ نییە ئەو زۆر جاری ترە قسەم کردەوە چونکە ئەوە لە ژێر فشاری کۆمەڵێک حزب و با بڵێن گروپ ئیشەکە دوو ئەو ڕێژەی کە زیادی کردەوە بەجددی ئەبێ با بڵێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وە ڕۆشنبیران و
بابلين معارضة بقشتي بين سرخد يعني زوج بتديش بو كان رجال له تسبيله جورة بقرن كمان كما أجر أو تسبيله أجر أمر زور بنا بيبوش سرقاتي برلمان زور ببي من تانا بابلين أول شيء درسنا كبو إلى كولينو بكرة طبعا أول شيء بابلين أو جانب بلا ريد أبن يعني بدي يشجع توانك كا زبنا راسو خو بابلين هي بتاعنا كيف شاد وبلا ما جنيك إذا بالضبط الشفافانة بابلين زور براو كأنا بمنتانا أشياء تسرخت بو إلى سپاس بۆ کاک باخەوان پێرس لە هەولێرەوە سڵاو لێ بێفەرموو ئەو کاتت باش زۆر سپاس دەکەین زۆر سپاس بە ڕێزی دەستخۆشی تەوەرە جوانەکە لە یەکەم سپاس دەکەین کاک پێرس زۆر بە ڕێزی کاکە شوان من بە نسبەت کابرایەکن کارمەندی ئاسایی شێزەکانی ناو خۆم من لە ئێستاوە پێ دەڵێن سەوتی من دراوە من باش ئەزانم 14 ساڵە لەو مەسلەکەم سەوتی من ئەدرێ بە ڕۆتینی من ئەبەم بۆ دەنگدان وەک چۆم لە شتێکی ڕەمزیە با حەرتەکە بزانێ ئەوانەش سەوتەدان ئەوە یەک دووەم کاکە گیان دەنگدانی چی دەنگ بە چێ بدەیت بەخوا کەس لە کەس باشتر نییە ئەوەی بێ ئەڵێ من دێمە سەر کورسی دانیشماوەکەم ماوەکەم هەمووی دوو لە ڕووی دەنا بدرۆ دەلەسەیە فەرموو دوێنێ پێرە من لە ماڵی ناسایەک دانیشماتەوە لە دەرگایانداوە ئەڵێ سەوتمان بۆ بدەن شتان بۆکەی یعنی ئەگە سەوتی پێ نەدا شتی بۆ ناکە ئەوە چ حکومەتێکەوە والله بمري باشتر نەوە قسێ بکە سەوتم پێ بدەشتت بۆکەم بەزاگە سەوتم پێ نەدەی بۆت ناکەم والله هەر بمرێ باشترێ بتوانێت سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئەیوان لەگەڵماندایە سڵاو لێ بێفەرموو ئەم کاتت باش براکەم هەموو کاتێک باش باوکی ئەیوان لە دهۆکەوە بەڵێ ئەلۆ گوێمان لێتە باوکی ئەیوان فەرموو بەڵێ براکەم والله براکەم من وەکو لە دەرەوە ژیاوم تقریبا 15 ساڵ ئەوانەی ئەو کاتی بڵێ کوردستان بە نظری هەموو خەڵک کوردستان شتێکی زۆر گەورەیە زۆر پێشکەوتووە و زۆر یعنی بۆ مەسائلە دیموکراتیەتەوە پشتانەوە ئەگەر دیموکراتیەت لە کوردستان نەبایە ئەنارشی ئەوها بە دڵی خۆی قسەی نەکرد و کێنێنەوە قەنەواتانە و ئەوانە هیچ ینی من بە نظری خۆم ئەبینم زۆر دیموکراتیەکە و زۆر پێشکەوتووە بس أوانه همو حجة من متابعة قنوات بحثي أكن بأو شيوا جهاتي كردستان كتوك قناتي إنارتي وكي يعني بأو شيوا راس إعلام حرة بس لا بأو شيوا إهانة كردستان أكن إيوا هي بدار مي بدارم بأو شيوا يعني محاربة كردستان أكن إما افتخار باوكي أيوان كاتي زياتر دديني بيتوا بو أجر إما باس لبرسيكي واب كين أجر دروز بي أنا دروز بي بلان برسيكي جرينجا لإستاذ الهريمي كردستان بيتوا بو أما محاربة وأجر بيتوا أما حجبة يعني بيانوبي بو بالرسمي تا ئێستا چارەسەر نەکراوە لە پەرلەمان لیژنەیەک بڕیارە پێک بێنێت بۆ چارەسەرکردنی ئەم پرسە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکمان نەدیوە ئەگەر ئەمە باسکردنی پرسێکی ئاوا جەنابەت بە ئازادانە پەیوەندیەکەی و ڕەخنەکانی جەنابەت دەخینە سەر چامان بەڵام بۆ پێت وایە ئەمە محارەبەیە زۆر جوانە قسەکەت بەس ئەو پێشی چەند ڕۆژێک زۆر حەزم کرد اتصالەکە حەصل نەبوو قسەکە لەسەر دەستور بوو یعنی هەموو لە هەموو دنیا شرعیەت بە دەنگدانی خەڵکەیت ئێستا لە کوردستان بەعکسی هەموو دنیاە ئەڵێت ناوەڵە لازمە لە پەرلەمان ئەگەر پارتی وێچێتی یان چ حزبی تر باە گوت باە لە پەرلەمان بێت لە خەڵک نەبێت ئەیان گوت لەوەڵە ئێستا لە خەڵکێکە ئەترسن لە خۆیان ئەترسن حەزناکەن بە دەنگی خەڵک بێت ئێمە ئەڵێن بە هەموو تش بە شرعیەتە ئێستا نازانم زۆر جۆم لە تەلەڤیزیۆن ئەڵێن بە تعدایی خەڵک ئەبن یعنی لە من قەت نەمدیوە لە کوردستان خەڵک بردووە بە تعدایی بۆ انتخابات بۆ هەڵبژاردن من نازانم یعنی زۆر شتێکە گەورە ئەکەن فتنە ناوبینی کورد و کورد ئەکەن محاولەکەن ڕاستە با دیموکراتیە بن ئێوە بە ئەو شێوە بەس تۆزە یعنی کورد شریکە لە بەریەکتر دڵی خەڵک لە کوردستان ڕەش نەکەن بە ئەو شێوە ئەی بینین ئێمە کارەبامان هەیە ئەمن و ئەمانەتمان هەیە ئێستەرۆکمان هەیە ئینشاڵڵا نزیک بوون بۆ کوردستان بۆ دەوڵەتی کوردستان بە هیویدارن بە ئەو سپاس بۆ باوکی ئەیوان ئێمە نەوتومانە سەرۆکمان نییە نەوتومانە ئاسایش نییە ئێمە ڕێی خۆمان نەوتووە لە هەواڵەکاندا لە بەرنامەکاندا تەنها گواستنەوەی زانیاری ڕووداوەکان وە خۆی ئەرکێکی پیشەیی ڕۆژنامەوانیە کە هەر کەناڵێک بێوێت سەربەخۆ بێلایەنانە کار بکات دەبێت بەو شێوەیە کار بکە بەڵام ڕەنگە هەندێک هەواڵ کە هەندێک کەس پیان ناخۆش بێ ئەو حکومە بدەن کە ئەمە محارەبەیە ئێمە لێرەوە دەڵێن نە هەواڵەکان نە ئێنارتی وەکو کەناڵێکی سەربەخۆ محارەبەت ناکات بەڵکو ڕووداوەکان دەگوازێتەوە و ئەم بەرنمەیەش گەاندنی پەیام و داواکاری و قسەکانی ئێوە بە شێوەیەکی ئازادانە من پێم وایە ئەمە ناچێتە چوارچەوەی محارەبەوە کاک باوکی ئەیوان بەڵام ئەمە ڕەنگە ئەگە قسەیەکی ناشرین بکرێت یاخود
بانگەشەیەکیش بکرێت لە بەرنامەکەدا ئەوە دەچێتە چوارچەوەی ئەوەی کە ڕەنگە چاوەشەکاری بێت تەشهیر بێت هەر ناوێکی بنین بەڵام باسکردنی پرسێکی ئاوا و قسەکردنی ئێوە لەسەری کە پەیوەستە بە شارنووسی هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە ئەمە ناچێتە چوارچەوەی محارەبەوە ئەمە بەڵکو پرسێکە کە لایەنە سیاسەکان خۆیان لە ئێستادا لە گفتوگۆکردندا بۆ ئەوی چارەسەری بکەن و ئێمە تەنها وەکو خۆی باسی دەکەین و ئێوەش قسەی لەسەر دەکەن نەک ئێمە وەکو خۆمان وەکو NRT هەرێم لە هەولێرەوە فەرموو کاگەرێم زۆر سپاس دەکەین کاگەرێم هەموو کاتێکت باش فەرموو هەولێری دۆکرایە و شتانە دوورە لە ڕاست ماوەیە لەسەر ئەو کورسیەی لە بەغدایە یەکێکی مسلمانی کوردستان گوتی ئەو کورسیا پارتی بەدوکی بەتەزویە دواتر خودی یەکێکی مسلمانی کوردستان وتی ئەو کورسیا سڵایە گوتی پارتی دیموکراسی کوردستان لێ یەکێکی سیاسیە لەسەر کورسی خۆی ئەو بڕیارەیدا پارتی دیموکراسی کوردستانی هەندا ئەوە نییە عنی خۆی بەو شتانە بەزۆر جاسا کورسی نازانم چ بووە و دەنگ سیاسرا شتانە هەمووی لە ڕاستی بەرنامەکە لێدەکەم دووارە سپاس زۆر سپاس بۆ کاک هەرێم لە دووهۆکەوە کاک شوکری لەگەڵماندایە فەرموو کاک شوکری ئەلۆ بەڵێ کاک شوکری گوێمان لێتە فەرموو بزن سبارت تواروا و نسبة زدابون الدهوكي وحوليري چاره هيدا الخفاكوش دايقبون بوم دهوكي دو كرد سودي الفيشان بوين هم سراي بوين دا بان ولادات كتين از يلا تفتن بان زمان ما و يوان جيك فرقه اب كرمانجي تاخفتن دمي بمر بچيت كان بيجنا مروبي بجنبر به جنسیت عراقیش مرا بیدن با بونو بیان ولاده چگن مزانی کد سوریه دما گوتی کنه جنسیت خوب دانست مدای نبی وان جوکی من جنسیت عراقی دانستی بله کاک شکری بله وکی اگه دشمن کی پراس مخودی تا خودور بام سرای دابم دو کد سوریه سرای دابن از بری مبون گوتی که جنسیت عراقی دا بیان ولاده بو منال هوا چگن دما دای نبی جنسیت عراقی دانستی بله گلک ممنون زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بەشیر لە بەردەڕەشەوە فەرموو کاک بەشیر هێوارە باش کاکشوان باشی هێوارەت باش کاک بەشیر هیوادارم خەڵک بچێتە دەنگدان دەنگی خۆی بدات بەڕای خۆی پرۆسەی هەڵبژاردن زۆر جیاوازە لە جارانی ڕابردوو چونکە بێگومان حکوومەت سیاسەتی خۆی گۆڕیەوە وەک جاران نییە دەبێت زۆر زیاتر لە خزمەتی خەڵک دابێت و کار بکات لە بەرژەوەندی گەلی کوردستان چونکە وەک پێویست خەڵک پێویستی بە خزمەتی زیاتر هەیە و چاوەڕوانی زیاتر دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان و نسبەت خەڵکی سووریا کاکشوان بێگومان ئێستا من بچێمە وڵاتێک وەک پەناهەندە نفوسم بۆ چا دەکرێت با ئەمە لێرە ئەدی انتخاباتی پێشتر ئەویش خۆ تەزویر نەبوو ئەدی پێشی 4 ساڵ پێشی 8 ساڵ ئەدی پێشی 10 ساڵ ئەخی ئەمە لێرە هەر حزبێک سەرکەوێت حزبەکەی دی طبعا بێگومان تەهەجوم دەکاتە سەری تەزویر کرایە و سپاس بۆ بەشداریکردنی کاک بەشیر لە بەردەڕەشەوە بارزان لە شێخان و لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک بارزان فەرموو ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت کاک بەرزان سپاس دەکەم بۆ پەیوەندەکەم پچڕا قسەکەم تەواو نەکرد بەڵێ فەرموو بەڕێزم زانین چۆنا من لە پێشی ئێستا ئەو برادرا قسەی کرد وتی کە هێنەوە هێناسی نازانم دژی کارێکی وا دەوەستێنەوە من بە بەڵگەوە قسەکەم لە قەزای شێخان حەز دەکەم بەیانی ئێوە کەناڵەکەتانش ئامادە بێت چۆن تەزویر لە ئێستاوە کاری دەکەن بۆ تەزویر بۆ محافظەی محافظەی عفوا هەردوو محافظەی هەولێر و دهۆکش ئێستا لە کۆمەلگای کەلەکچێ بنکەیشان داناوە وەکو لێژنەش ئەوەی ناوی ناتێتەوە ناوی ناوەکانیان سەرجل دەکەنەوە من وەکو سیاسیێکم لەوێ دەبێنم ناو کەسێک مەوجودە ناوی دووبارە دەکرێتەوە یعنی 2000 دەینووسێتەوە تەزویرێکی پێدان برێم تەزویرێکی بێسنوور دەکرێت بەردەوام ویتر سپاس
سپاس بۆ کاک بارزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاسۆ قەرەداخی نووسێتی بەڕاستی بەرهەڵسکارانی کوردستان تەواو ناخۆشیان کردووە هەر خەریکی ڕەشببینی و چاوەشەکاری و خەڵەتاندنی خەڵکن نزیکترین نمونەش وتەکانی دوێنەی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوو. باوکی دڵشاد لە کەرکووکەوە لەگەڵماندایە فەرموو باوکی دڵشاد. ئەم کاتان باش کاک شوانجان. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش باوکی دڵشاد. بەڕێزم ئێوە بەڕاستی کەناڵێکی زێڕینن بەڕاستی ڕاگەیاندنن بەڕاستی ئێوە ئاوینەی خەڵکن ئەم کەناڵە بینەری چاوی هەموو کوردستانە بە کەرکووکیشەوە. من زۆر زۆر ڕخنە نەو کەسان بەیانێکی ئەم پەیامێکە بۆ خەڵک پێویست ناکە بڵێ ئێوە واو ئێوە واو ئێوە واو ئێوە لە لایەنی منەوە من کە باوکی دڵشادم عەبدولقادر پێویست ناکە خەڵک بڵێ ئێوە واو 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 من بەنسبەت تەوەرەکەشتانەوە تەوەرەکەتان کاکە هەر دەسەڵاتە نایەڵێت دەسەڵات حەسوودە خەیچێکە باوەک ئەمریکا بڵێ کاکە با ئەم جاریان بۆ ئەم بێ خەڵکەکە تێبگەن لە تێبگەن لە ژیان یعنی هەر بۆ خۆڕەخ بێ بۆ من نابێ بۆ من بێ یەکێکی تریش بێتە سەر دەسەڵات شتێ بزان چیەکە بۆمان بزان ئەوان چیەکەن بۆمان یعنی ئێمە ڕخنە بگرێتەوە بڵێن تۆک بڵۆ کەناڵەکەت بۆ واکە بۆ تۆ قسە بە خەڵکی تۆ قسە ناکەی کاکە منم قساکەم. بەڵێ زۆر سپاس بۆ باوکی دڵشاد بێگومان قسەکانی ئێوەیە لەسەر تەوەرەکە نەک ئێمە و بە هیچ شێوەیەک ئێمە ڕای خۆمان تێکەڵ نەکردووە لە بەرنامەکان زۆرجار لە سەرەتای بەرنامەکەەوە من نەریتێکی مایکی خەڵکە تەوەرەکەمان ڕوون کردوتەوە باسمان لە لێدوانی لایەنێک کردووە باسمان لە هەواڵی کردووە سەبارەت بە تەوەرەکە و دواتر ئێوە پەیوەندیتان کردووە قسەتان کردووە هەندێک جاری زۆر جار لەبرێن هەندێک جار نییە زۆر جارە کە پرسیارێکشمان کردووە باسمان لەو کردووە کەوتومان ئێمە ڕای خۆمان تێکەڵ ناکەین بەڵام هەندێک لایەن وا دەڵێن لە بەرامبەردا هەندێک کەس وا دەڵێن بۆیە هەوڵیشمانداوە کە ڕای جیاواز یاخود ڕای بەرامبەر بە ڕای کەسێک کە پەیوەندی کردو بخەینە ڕوو بۆ ئەوەی بتوانین ڕاجیاوازەکان کۆکەینەوە لە پرۆگرامێکە ئێمە ناومان ناو پرۆگرامی مایکی خەڵک دیارە ئەگەر بمانەوێت مایکی خەڵک بێ بەڕاستی نابێ مایکی هەندێک لە خەڵک بێ. لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هونەر ئەیوب نووسێتی بەدڵنیاییەوە ئەمە پرسێکی جدیەوە زەنگێکی پێشوەختەیە بە هەموو دانیشتوانی هەرێم ئەگەر چارەسەر نەکرێت بە دڵنیاییەوە هەڵبژاردن هیچ گۆڕانکاریکی ئەوتۆ لە ئایندەی سیاسی دروست ناکات ئەوسا هەڵبژاردن جگە لە چاواشەکردنێکی گشتی هیچ ناو و ناونیشانێکی تر هەڵناگرێت. هیوا لە بریتانیاوە لەگەڵماندایە فەرموو کاگیوە. کاکە سڵاو ڕێز لە بریتانیانی لە وڵاتی بەلژیکەوە ببوورە کاک هیوا لە بەلژیکەوە فەرموو کاگیوە. ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت و بۆ کاناڵە جوانەکەتان بەڕاستی دەستخۆشیە من وەکو بینەرێکی دایمە تەمەشای کاناڵەکەتان دەکەم بە پێی هەبوونی کات وەڵا کاکە سەبارەت بە مەسلەی هەڵبژاردنەکان دیارە یاسا سەروەرە یاسا لەسەروەی هەموو شتێکیە بۆ بەرژەوەندی خەڵک بەڵام ئەمن ئەوڕۆ بەڕاستی دووبارە کاندید بوونەوە و دووبارە هەڵبژاردنەوەی بەڕاست کاک مەسعود بارزانین پێ زەروریەتێکی مێژوویە دە وەختەیدا بەڵام کاتی بەرنامەکەتان زۆر کەمە ناتوانم زیاتر باس بکەم یەک مەوزوع هەبوو کتم ئەگەر بکرێ ئێوە وەکو کاناڵی NRT کە بەڕاستی بینەرێکی یەکجار زۆرتان هەیە بەڵێ کاگیوە فەرموو چالاکێکی سیاسی ئێستا لە وڵاتی نۆروێژ مەترسی دیپۆرتکردنەوەی هەیە بۆ وڵاتی ئێران ئەگەر بکرێت لە ڕێگای کاناڵەکەتانەوە وەکو هەواڵێک بڵاوی بکەنەوە زۆر سپاسان ناوی چی ئەو چالاکە کاگیوە؟ وەڵاهی ئەگەر دوایە دەگەڵ کۆنتترۆل بۆم ئەوەکەی تەواوی شتەکانی بدەمێ زۆر باشە هیوادار لەگەڵ بەشی کۆنتترۆڵە بمێنیتەوە بۆ ئەوەی هاوڕێیان ئەو زانیاریانەت لێ وەرگرن سپاس بۆ بەژاریکردن کاگیوە. بەڵە بەرەزان هەست سەبارەت بەم پرسە ئەوەی کە باز دەکرێت لە ئێستادا و پێشتریش ئێمە لە تەوریک تردا باسمان کردووە وەک دەنگۆیەک هەیە ئێمە بۆیە دەڵێن دەنگۆ لەبەرەوەی بەڵگەنیە تا ئێستا بخرێتە ڕوو لە ڕاگەیاندەکانەوە یاخود لەلایەن لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە کە هەندێک جار ئەم ڕخنەیە دەگرێت ئەوەیە کە هەندێک لە ئاوارەکانی خۆرئاوای کوردستان ناسنامەی عراقییان وەرگرتووە و بێگومان هەندێکیان مافی دەنگدانیان هەیە ئەمە دەنگۆیەکە هەیە و هەندێک جار پەیوەست دەکرێت بەم پرسەی ئێستاشەوە کە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتانە. کارۆخ شوانی نووسێتی بەڵێ بەدڵنیاییەوە کێشە دروست دەکات چونکە
پارتی و یەکێتی نیازی زۆریان هەیە چونکە جەماوەریان لەدەست داوە وەک ئاماژەمان پێدا هەندێک جار لە تایبەت بە بەشداربووانی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاماژە بۆ دەکەن کە ئۆپۆزیسیۆنیش وەکو چاواشەکاریەک ئەم پرسەی وروژاندووە بەڵام هەندێکتر لە پەیوەندەکان کە پێم وابێ دوو کەس بوون باسییان لەوە کرد کە پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لایەنی دەسەڵاتە ئیمزایان کردووە بۆ ئەوەی کە لیژنەیەک پێک بێنرێت و ئەوەیان خستۆتە ڕووکە ئەم کێشەی لە ئێستادا بوونی هەیە لە هەرێمی کوردستان. کاک ئیسماعیل لە سۆرانەوە فەرموو کاک ئیسماعیل. زۆر سپاس دەکەین کاک ئیسماعیل سڵاو لە جەنابەت. زۆر سپاس دەکەین. لەبارە دەتەوەرەکەتان وەکو ئۆپسیۆنەرێ دەنگدان زیاد نابیت و ئەمن لە ماڵی خۆم ئێستانەکرد چەند کەسێکین دەنگ ئێستا شمولی دەنگدانێکن هەردەساریان تەواو کردێ بەڵام دیارە سەرکردەکانی ئۆپسیۆن تا ئێستارێکە کەسیان لە ماڵی زیاد نەبووینە دیارە ئەوە بووینە نەمێردیش بووینە پیاو نەبووینە کەسیان لە ماڵی زیاد نەبووە ئەوەڵێن دەنگدان زیاد نابێت دەنگدان چۆن زیاد نابێت. بەڵێ کاک ئیسماعیل. بەڕێز ئەمە تا کەسێک لە ماڵێن چەند سەرنشینێکی لە ماڵی ئێستانەکە شمولی دەنگدانێکن دەبێت شمولی نەکرد ئێستا شمولیەکە چۆن دەنگدان زیاد نابی بەڕێز. بەڵێ دەنگدان زیاد دەبێت تێناگەم نازانم ئۆپسیۆن ئەو هەڵای لە شوێن دەردەینێن ئەو چاواشەکردندا نزانم ئەو خەڵکە چاواشاکەوە تێناگەم نازانم چێکە. سپاس بۆ کاک ئیسماعیل باوکی هاوڕێ لە کەرکووکەوە سڵاو لێبێ باوکی هاوڕێ فەرموو. ئەم کاتت باش برای بەڕێز. هەموو کاتێکت باش باوکی هاوڕێ. برای بەڕێزی وەڵی من یعنی نازانم بڵێم چی یعنی خۆگە ئۆپۆزیسیۆن ئەوەنەی قسە لەسەر ئەم على اساس تجويرات مش اقرا من قوم 5-6 نفر والله بس قوم في عراقي ميا والله واصي دنيا كم في عراقي من ناتنيا ناس ام في عراقي ده شو يمري في مواجه قريم اما ياك دوم اوني لسر ام في عراقي قصا اقري اوني خوغا لسر شي مناف كذا ياك من على شي عراقي ياك شي ورقري خوغا زنابي شتان برنامج تاع لسروا 5 مليون شوال مليون منال بما في العراق كشيري منالينيا هيك كسي عقدارني بحكومة الشوا أما ياك دوم وبوتين هر باتي السيراقية على أساس تزوير كراو والله نازن أو تزوير لجوا بامن شمتين السيراقي تزوير بومنا لقانا مدركم نبري والله نازن مواصاكم نازن إلى كردستان بزانم أم تزوير لجوا وكو جناب أوبورسيونالية بله دستان خوش بزور سپاس بۆ باوکی هاوڕێ مام قادر لە هەولێرەوە سڵاو لێبێ مام قادر فەرموو. السلام عليكم كاكا بريك مكالم دسك كلامي 6 درهم بنوسا اگر تحمل نبي فەرموو مام قادر. نهايتي ماجي صاري 2012 هەولێر مليونك و 521 کەس بووە سلێمانی مليونك و 729,343 کەس بووە دووەک مليونك و 6,448 کەس بووە کۆی گشتی 4 ملیۆن و 317,144 کەس بووە داداشم لەکرد هەر لە 2003 هەتا دەگاتە ئەوڕۆ تێراگەم ئەو زیادبوونەیە پێم دەرێهاتیە بەپێ ئەو داتایە وارشە تەوزیع دەکرێت لە هەموو کوردستان بەس لە کەرکووک نەبی ئەمن هیوادارم خەڵکانێک بەزەمێر قسە بکەن ئەوە ئەو سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پەروێز چیچۆ نووسویەتی نابێت کار بۆ بێڕێزیکردنی موئەسسات بکرێت و دەستگای باڵای سەربەخۆی هەڵبژاردن ئەگەر کە مکوڕی هەیە بەڵام بەو ڕادەیە نییە کە باز دەکرێت و ئەم دەستگایە میکانیزمی هەیە بۆ تەزویرات و سەرکردنەوەی خەڵک بۆ چوون بۆ دەنگدان کە پرۆسەیەکی گرنگە یەکەم جار خودی ئۆپۆزیسیۆن لەمە زەرەر دەبینێت. هەر سەبارەت بە ئەم پرسە گۆران ڕەمەزان نووسویەتی بەڵێ زیادبوونی ڕێژەی دانیشتوان کێشەیەکی زۆریش دروست دەکات چونکە ئەو تەزویرە زۆرەی کە زیاد بووە لە ڕادەبەدرە لە هەڵبژاردننی ئەم جارەی کوردستاندا زۆرینەی دەنگ بەدەست دێنن روەها بەدرەدین هەرکی نووسویەتی وەکو هەوڵاتیەک داوە لە هەردوو حەزبی دەسەڵات دەکەم کە ئیتر خەڵک فریو نەدەن من گوێم لێ بووە ماڵێک هەن 16 کەسیان مافی دەنگدانیان هەیە
هونەر ئەیوب نووسێتی بەدڵنیایی و ئەمە پرسێکی جددیە و زەنگێکی پێشوەختەیە بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان ئەڵێم ئەگەر چارەسەر نەکرێت بە دڵنیاییەوە هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ لە ئایندەی سیاسی دروست ناکات ئەوسا هەڵبژاردن جگە لە چاوەشەکردنێکی گشتی هیچ ناو و ناونیشانێکی تر هەڵناگرێت. هەرکی لە سۆرانەوە لەگەڵمادایە سڵاو لە بێفەرموو. خۆی سەلام باشی براکەم. زۆر سپاس دەکەین کاگەرکی. کاکی من ئەوە چیە دەێت هەزویر نییە ئێستا با شتێک لۆگای خۆ بێم من لە سۆران من ئێستا بە سوێندش دەخۆم 12000 کەس بەس لە تورکیا تەزویر کرایە نەک برێ وەڵڵاهی ئەوی دەرێتن وەڵڵاهی تەزویر نییە وەڵڵاهی با تشتێک لۆ خوای برێتن لۆ ئەوەی برێتن با برێ لە سۆران لە حەریف لە بەحرگا لە برێ لە مێرگە سۆر با بم برێن هایە تەزویر هەیە نەکاتن نفوسێ تورکیای لێرەنە لە انتخاباتی دیکردی با پێت برێم انتخاباتی دیکردی عینی ئەوە بوو کاکی من عینی ئەو تەزویرە بوو زۆر دەرێن تەزویر نییە وەڵڵاهی ئۆپۆزیسیۆن نیمە بەبیلا ئۆپۆزیسیۆن نیمە ئەمن کابراایەکم لاگرێ ئەو حەزبانەمە کاکی من ئێستاژی دەرێن وەڵڵاهی تەزویر نییە وەڵڵاه تەزویرە هەیە بەبیلا ئەوی دەرێت تەزویر نییە. بەڵێ سپاس بۆ کاگەرکی لە سۆرانەوە کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان تا سبێنی هەرشاد و بەختەوەر بن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باکوور باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن